ئەم کاتتان باش بەڕێزان لەگەڵ کاک یەحیا عوسمان درێژە بە گەڕانەوەی چیرۆکی ئەو پۆلە پێشمەرگە و کادرانی حیزبی شیوعیە دێن کە ساڵی 1984 مانگی 11 لە هەولێر دەستگیرکران و سەرنجام بە کوژران و یاعدامکردنی 15 کەسیان کۆتایی هات خۆیان هەموو ژماریان 19 کەس بوو. کاک یەحیا بەخێر بێتەوە. سەرچاوم خۆش کاک یەحیا پێشوی بینە سەرەوەی کە ئیتر لە ئەمنی عام باسی چیتان کرد ئەو برادرانە چیان گوت چیرۆکانی خۆیان بۆ تۆ گێڕایەوە کە هەرەکەیان چۆن گیراون پێشەوە ئەمەیە باسێکی تۆزێک باسی ئەوم بۆ بکەی کە ئەم برادرانەی ئێوە زۆر بێ احتیاط بوون زۆر حزبی باسییان بە کەم گرت و ینی پێشمەرگە لە ناو شارە بەو ئاشکراییە هەموو خەڵک کاکچە تۆش باسی کردوتی دراوسەکانی هەمیان یانزانی ئەوە ماڵە پێشمەرگە دێ و پێشمەرگا ڕاو چۆن ئێوە ئەوەنە بێ احتیاط بوون چۆن ئەم برادرانە ینی بەڕاستی شتێکی سەیرە ئەم هەموو خەڵکە ئەم ینی بێ لە خۆیان خەڵکی ترکە لە ڕێخستن بۆ خەڵک کە لەمان لە ماڵەکانیان ئەمەونەتەوە بۆ نمونە ئەمن مەسە برێژانی عائیلەکەم ئەم زیرانەکانم لە مەعمەلە سێزی هەموو بۆ دوای دایانگۆدی هەمومان دەمانزانی پێشمەرگەوە ئەو پێشمەرگەنەوە دێنە مارینکو ئارێ بەخوا ئەوە کاکچە تۆش هەرڵێ دراوسەکان هەمویان ئەیانزانی خەڵکی تریش زانیویانەوە ئەیوەڵاوە چۆن ئەوەنە بێ احتیاط بوون وەڵاهی سوانم ئەوە ئێمال بوون باسی ئەوەت کرد کە بە سیلاحەوە سوڕاونەتەوە چوون لەگەڵ ئارام عملیەک بکەن تەقەیان کردووە لە سەرجادە بە ئاشکرا لە سەرجادەی 6 مەتری 6 مەتر قولینچی ساعی مەلعب سکێ قەتاری لە شێستەوە دەپەرۆ لە خواری لۆ لای مەعەتە قەتاری بێدا خانیەکە بوو پێیان دەوی خانی ماری ئەحمەد سەرەبی سکەکە دەوێ قۆر بوو لە قورتاییەکەی چوو بوون دالێنەوە ئەوەکان دانا بۆ گەڕا بوونەوە مەلا بەگدانێ لە مارێ مە بوون ڕۆشتن مەلا بۆم بیاندانا بوو بەرێ لە بنسکە قەتاری قەتار بەسەر دابێ بتەقیتەوە بەس قیتار هەبوو ئەو وەختی قەتار داهات ئەدی قەتار لە 84 قەتار داهات ئەرێوەڵە ئەدی ئەوان داخر بۆچی قیتار ئاخر بۆ قیتار بتەقیان وەڵی ئەوزە ئەوە عەلازە ئەوە عملەکی عملیەکە و حکوومەت پێ ئەوە دەبێت کە بزانی پێشمەرگە لە ناو شاری دەتوانێت هەموو شتێک بکەو ئەمە کێ بڕیارێدا چه عملیەک بکرێت وەڵی تەبعەن دیارە ئەوە خۆی ملازم ئارام لەگە و مەفرەزەوانە تازە هات بۆ دوسێ ڕۆژ بوو هاتوو چوو ئەو چالاکێ بکە عەباس مەسئولی ئەو مەفرەزەی داودوان بوو ئیتر نازانم بەڕێی موافقەوی بووە کادیران بووە یاخود ملازم ئارام کە لە سەری هاتە خوارێ پێیان گوتێ بڕۆ هاوڕێیان هاوکاری دەکەن ئەو چالاکیانە بکە و هاوڕێیان هاوکاری دەکەن ئیتر شەهید داودیش نازەمەوەدا برامە عەز ناکەمەوەدا برێم ئەوها زۆر چالاکەوە بوو داود بەگەری کە چوون کە لوقمەکان دانە بۆ تەبعەن لەکن مەمووی باسییان کردیە مەمۆش بە ئەمنی گوتیا عادبوون لوقمەکاندانە بۆ ڕاست هات بوون کە گەشت بوونە سەدەعدەی داود گوتی تەکسێکمان ڕاگرت گوتی تەکسەکەمان ڕاگرت و گوتی ئەملاکان گوتیان قیف گوتی ڕاست دەڕێژی تەقیان کرد ئارام لۆ ناو ساعی بەلاز و داودی ڕاست بە زەعدەی هەرات بوو برێن لۆ لای گەڕەکی زانیاری گوتی لە سەد زەعدەی زگ و زخۆم بە ئاردی دادا لە لێوی ڕەسیفی زەعدەی بەدەماچەی تەقەی کردبوو تەقەی کرد بوو کە تەقەی ڕوبەڕووی ئەمنەکان کرایە ئارامیش لۆ لای ساعی هاتە تەقە بڕێ لەگەرە بووە گوتی خۆم هاویشتە مارەچی داود گوتی چوومە مارەچی لەوێن دەرێ گوتی دەرکیان کرا بۆ هۆڵەکە گوتی بە ژۆرێکەتم گوتی کابرا جێشی شعبی بوو کراش کۆفەکەشی گوتی لە پس سەری خوددا گوتی ڕاست بە سەخانی کەتم لە سەر خانی بە بۆڕی ئاوێ خۆی شۆر کرد بووە ڕاشین کۆفەکەی نەبردبوو نە ئی کابرای ناگوتێر خۆخۆم بوو کابرا ئەوەنەکە بەزا کەت بگوتی بە بۆڕی ئاوێ خۆم شۆر کردەوە و لە پشتەوە ڕاستەرات بوو لێ چوو بۆ ئازادی مارێەوە سەعەسەنی هەبوو چوو بۆ مارێوان ئتر خەبەریان دەمە گوتیان جەماعات لەوێن دەرێچوونە هۆری چان شەهید بوون ئەمنیش ئەو خەسرۆ معاونی عومەر عەسەنی بوو ئامۆزان بوو هەستم چوومە مارێ خەسرۆ گوتم خەسرۆ گوتیا گوتم داودان لێرە ئیتر بۆی چوم خەرچی مەعەتەی مارەکان هەموو ئەو خەسرۆ
چی بوو لەگەڵ حکوومەت بوو معاون مستشار بوو معاونی عومەر حەسەنی بوو ئامۆزان بوو گوتم خەسر و ئەوە گوتی بڕۆ ئەتوو حەق نەبێ ئەمە تاقیب دەکەم وەڵا دەیسکو گوتان وت ئەمەش نەمازانی داوت ڕۆشتێتێلۆ ئەومارە گوتان هۆ دووشیان شەهید کرانە وەڵا ئەو شاکرەکەیە چوومەکە شاکرە وزارە ئەوش لەگە ئەمن بوو ئامۆزای بامە حەق خەسرۆ ئامۆزای خۆمە بەس شاکر ئامۆزای بامە وەڵا شاکر گوتی وەرە بگەڕێ دەسوڕاین گوتمان بزانین داوت چی لە هااتیا لەدا گوتیان کاکە داوت شەهید نەبووە بەس ملازم ئارام شەهید بووە وەڵا ئیتر دوو ڕۆژ بێت و داوت هاتەوە مارە خۆمان کورە داوت گوتی وەڵی ئەوە کەشە بووین و گوتی تەقیان لێکردین و ئەمن خۆم کرد دەستی ئەر بریندار بوو ئێستا داوت چ دەرێ گوتی بەوخوای چاوم بە تڕمبێلی دەکەوی دەترسێم دەستی بریندار بوو ناو لە پینیەوە زگ و زگ لەسە دادێ لە سەقیرە خۆی بە عادیدانەدا بوو ئەو چەرمەی دەستی بریندار بوو ئارێوەڵە دەگوت دەترسێم ئیتر یعنی لە پاش ئەوەش هەر و گومانێک وەنیە دانیشتبانە گومانێک چشتێک کاکە عەبازەت و مەسوولیان بوو کاکە کادیرەکان گاسیان بکەن بابە ئەو چتە بابزانی کو لێرە ئەو قسە دەرچوو وەنیە حەیز بە ئێهمالی شتەکە نەبایە نە بارانە ئەو ملازم ئارامە مەبزانام لەوانە بوو کە ناردبوویان بۆ دەرەوە بەرێ لە ئێمە دەورەی کردبوو خەرچی مەغموری بۆ هاتبووە دەورەی متەفەجیراتی کردبوو ئیتر هاتبوو ناو شاری ساڵاچی بکە لەگەڵ ئەو گروپە بوویان نا لەگەرەوان نەبوو ئەوان لە مێر بوو لە هەولێرە بوون ئەو لە پاشەوان هات نارێم 4-5 ڕۆژ بوو هات بە ناو هەولێرێ چون ئەو چالاکییان کرد و شەهید بوو لەوێ تەبەن دیارە تەوجێ عزی بۆ گوت پەیوەندی بۆ مەفرەزەی و بکە لەوێ هاوکاریتان دەکەن و کانەبی گەورە علاساس مەسوولی ئەو مەفرەزەی بوو بێتەوە هەولێرێ لە گەریان بی لەدو ئەو نەهاتوو بەڵام کاک یحیا ئەمان ئەم کۆمەڵە خەڵکەکەی گیران ئەم پێشمەرگانە و ئەم کادرانەی ڕێخستن لە دوای ئەوانە خەڵکی تر کەشف بوون لە هەولێر یان ئەوان کە ئەوانە جیران خالید خەباس هەبوو لە کوران فرنیلۆ نانی چوو بوو سبەی نێزوو ئەویش لە ڕێ گیرا بزر بوو دێن مەمو کوڕشکە شەید قارەمان و شەهید یوسف و ئەوانە کۆی بوونەوانیش 4 کەس بوون 2 شورتەشان لەگەر بوو دەچونێت ئەوانەش جیران لە ڕێ لە سەیتەرە هەر چاریان کرد دەچون پەیوەندی بکەن شەید قارەمان پێشمەرگە و بەس ئەوان دەچون پەیوەندی بکەن ئەوانیش جیران هەر لەو عەد و سەدەی یعنی هیچ ئەوەک نەبوو گومانێک بەس کە من جیرام چکو عەبدوڵڵاش کە جیرا ئەمن لە دەرێ بووم یعنی هیچ خۆمانەوەنێک بەس کە ئەمن جیرام ئەودا جەماعەت خۆیان عەشاردا بوو ئیتر دڵنیا بوون کەمام بەس لە پاشە منیش ئەودا عەشارەکە چە شەهید پێشڕە و چوو بۆ ئەومارە شەهید کرا کۆچەر لەگە عەبدوڵڵا شاخی و شەهید کرا ئارامی برام چۆ ماری کاکە شاکری تەسمیلیان کرد یعنی شتەکانیان وەچێت برێت دەرێ بە تاریخ دەبێ بیجێرنەوە ئێهمالی بۆ شێوەی چەکدار بی و شوعی بی و کەواتە ئێوە 3 برا گیران وایە بەرێ هەرسێکمان جیران ئارێوەڵا ئارام حکم ئیعدامی لۆ دەرچوو لەدا سەدام مەرسومی لۆ دەکرد بگوتی 3 کەس بن پارتیەک و یەکێتیەک و ئارام هەرسێک مەرسومیان لۆ دەرچوو گوتی لە قاتعی ئەعدام بوو بەڵامی ئەوان دواتر بوو وایە ئارام ئەم پێشمەرگە بووم بەچی ئارام سزن بوو ئەم بەر بووم بوومە پێشمەرگە ئەنج ئەو گیرە ئێستا با بگەڕێنەوە بۆ ئەمنی عام بەرە ئەمێ بزانم ئەم برادرانە چیان وت لە سجن لە ئەمن چۆن باسی مەمۆیانە کرد چۆن باسی ئەم ئەویان کرد کە سیقەی کوێرانیان بە برادێکی خۆیان کرد هیچ باسی ئەو شتانیانە کرد بەرێ باسییان بدانگۆ چیز گومانەکانی نەبوو آخر خۆی ڕاستیەکەی ئەگە هاوڕێسەت و باسیشی نەکردبی مەمۆ ئەوە داود و بڕیار و شەید عەباز و سەرباز و ئەوانە پێداگریان کردبوو لە عیزب گوتبیان دەبی مەمۆ هەروەر بگیرێتەوە لە عیزب ئەوانە ئەوەی مەمۆیان کرد خۆیان تەسکییان کرد ئارێوەڵە خۆیان تەسکەی مەمۆیان کرد بوو گوتان دەبی مەمۆ وەربگیرێتەوە لە عیزب ئەدی ناوەڵایی زەوجانەکرد بەس گوتی داود گوتی
نەمزانی مەموو ئەو هەمان لەگەر دەکە خیانەتمان لەگەرەکەەوە. بەس من یعنی کە گوێم لەم قسانەی جەنابەت بوو لەگەڵ ئەوانەی کاکچە تۆ لە خۆمە هەندێک گومانم بۆ دروست بوو دەربارەی ئەوەی کە پێم وایە ئەم موامەرەیە کە کراوە چکە کاکچە تۆش باسێکاڵێ ئەحمەد عوێنەوتی ئەمە موامەرەیەکی گەورەیە موامەرەیەکی گەورەیە یعنی تەسەورەکەم هەر لە دەرەوە لە غەیری مەمۆ ئەبێت خەرچیت کەشی تێدا لە سەرکردایەتی حیزبیش وەنیە خەڵکی تیابوو چونکی خۆی ڕاستیەکەی یعنی لە هەموو شوێنە مەسئولەکە ئەوەی زیاترە مەسئولەتە ئەحمەد عوێنە کادیرش کۆنی حیزبی شوعی بوو ئەحمەد عوێنە ئەم لێدانیش بووم ئەو ڕائید شاکرە بە عەبدوڵای گوتی عەبدوڵای گوتی ئەم لە پێش فندق زەیتونەی ڕاوەستا بوو ئەودا لە عەڵقەی چەتۆ جێم لێ بوو کە گوتی ئەوەی کردە گوتی ئەمنەکە هات ئەحمەد عوێنەش دۆکنی هات گوتی نەهێنیەکتان لە بینێ بوو گوتی ئەمنەکە نەهێنیەکەی بە غەرەتیدا ئەحمەد عوێنەی غەرز کرد گوتی ئەحمەد عوێنە بایداوە هەرات ئەتوشکەتێ دوی و هەراتن چەتۆشی لەگەر بووە هەرات بوون گوتی دەمانتانی بتان کوژین بەس لۆ ئەحمەد عوێنیان نەگرکە کادیرێکی وەلەو باشی نیە نمایە خوا عەفوی بکاتن کادیرێکی گەورەی حیزب بوو لە مێژ بوو بەڵام من دارەچۆکی داود و بڕیار و ئەو گەنجانەیان کرد ئەماش بەخۆشمان دەرێن ئەمزارە دەرێن دەستە چ تێدا بووە دەبێت دەستێک هەبوو بێ جگە لەمە بەرێ جگە لە لەمەمۆی ڕەنگبی دەستا بی تۆ دوایی لە سژەن هاتیتە دەرەوە و چووی بووی بە پێشمەرگە بەرێ کاکچە تۆش بوو بە پێشمەرگە سوکاری ئەم کەسانێکی عدام کران یا هەتا حیزب خۆی هیچ لێکۆڵینەوەیە کرا دەربارەی ئەم ڕووداوە کە چۆن بووە بەرێ کۆبوون لێکۆڵینەوەکان چ بوو لێ لە هەولێرە نازەمەگە لە کاتێ بەس لۆ بە چەکداری ئەحمەد عوێنیان سزن کرد بۆ حیزب لەسەرەوە گوتیان کە ئەتوو ئەوان ئەو نهێنێتە بوو چێ پێش ئەو زابت ئەمنێ لۆ ئەتویان نەکوردیان نایانگرتی کوڕشکە ناوی محەممەد سمایل بوو خەرچی پیرداودی بوو لە هەولێرێ بوو محەممەد سمایلیان گرت لە دوان لە پاش تاقیق و لێکۆڵینەوەکی هیچ شتێکیانە سە ئیسپان نەبوو بەرە لایەن کردن هۆردوشیان بەس ئەو دوو کەسە گیران بەرێ نەخۆ لەگە ئەوانیتکە مەفرەزەکە کەسیان نما برێندۆ ئەتۆ قوتار بوو لەگە کادیرەکانیش نازانم هیچ داوان نەکردو قەول بووکانەبی بێتەوە هەولێرێ مەسئولی یەکەمیان نەهاتەوە خەزوری مەمۆی بوو ئەویش نەهاتەوە ئیتر نازانم بەس هەرچی بژرێ بۆچی دێ لە تاریچیە ئەمن ئەوەی نازانم برێ مەڵای لۆ بەس بە تاکید مەمۆ ئەوەی لەگەر بووە ئەبوو حکمت ئەتوو مەسئولی قاتع بووی ئەوەن دەست ئەو پێشمەرگانە لە هەولێرە بوون کوونەت دەگوت ها کاکە مندارەکە مەسەرەن داود ڕاستە ئازا بوو بەس مندار بوو یعنی ئەو فکری نەبوو برێ ئەمە لە هەولێرێ دەبا لە دوان بنێری برێن وەرنەوە عزماوەکی زۆر لە هەولێرەمانەوە ئەو زاوەچینێ زەختیان لێکردن گوتانوە لە پاشەوەی کە ڕەشۆن و 1000 دینارەکەی خوارد بردی و ئەوە بوو ئەو زاوەچینێ گوتیان وەرنەوە کە ئاینێش مەمە دەستی خۆی وەشاند و مادەم باسی ئەوت کرد باسێکی تەمەنەکانیشان بکەین ئەمانە ئەمیان گەنجمون وایە بەێ داود هەر کە کاتی خۆی بووە پێشمەرگە لە ناو حیزبی شوعی ئافرەتی شیرێ بوو لە فەسیلی کچەکان بوو جەماعەت گوتیان لەگە کچەکان دایانوان ئارام تازە عمری بوو بۆ 17 سال شەی داوت چەند بوو ئەوەش خەرە شەی داوت ئارام ناشەی داوت شەی داودی دەرمەوەغات گوت 17 ساڵ بوو کە بوو بە ئارێ وڵا نانە بۆ پێشمەرگە 17 نەبوو کورە مندار بوو هەرگەلێک مندار بوو بۆچی گیرە 17 سال بوو کە گیرە ئارێ وڵا ئەدی مندار بوو ئەوانی تریش هەموو هاوتەمەنی هەموو ئەوە شەید بڕیار وابزانم 62 بوو نازانم چەند بوو 2 سال لە داودۆت بەس شەید عەباسیان بڕێک بەتەمەن بۆ ئەویش گەنج بوو نەخۆ ئەمیان مندار بوون و خینگەرم بوون و هەروان دەزانی بەس چالاکیەکەی بکەن و هەر ئەوە هەوە ناوەڵا داود و سەرباز داود بەخوای ترسی لە قەلبی نەبوو هەر هیچ هەرچی بیان گوتبانە دەگەڕا نارم لە ناو سدن گوتیتمە مەمۆی بەر بم هەر دەتکوژم دشم ناسی داوت لە تۆ گەورەتر بوو یا مندار بوو مندار نانە ئەم لە ئارامیش گەورەترم ئەمە سێ برابووین ئەمن لە ئەما گەورترم ئارام لە دوو منەوزە داوت دووسێ خوشکمەیە داود لەوانش گشتکەتر بوو داود مندار بوو تۆ برای گەورە بووی بەم برای خۆت نەگوت کە
تا ئەو قسەی منیان دەخوات على ئەساس ئەوان پێشمەرگەن و معلوماتیان و ئەوانەیە کادیرن و ئەمن نارێم کە لە عەدالە و قەزە ڕوویدا دەگەڕام کۆچەر و ئارام و دانگۆتە من دانیشە لەوە دەکەی ئەتوو دەتێ خۆت بەگرتن دەی دانیشە مەگەڕێ فشان بە قسە ئیوەکی مندا ئەمن بمگوت بەیان و ئەوها دەکەنەوە تا هو بەس بەخۆشم گومانم لە نەخۆ مەمە دوو جاران هاتە مارێمە کورە خۆ سیلاعیش نەبووە بە چەقوی دەمتوانی بیکوژم بەخوای هاتە مارێمە لە پاش گرتنی جەماعاتی بەگرتندا هاتەکنە من لە مەعمەل نەسیدی هاتە مارێ جارێک لەگەری بە پیاسە هاتم حتا سەدا دەما موری لەوێ سواری تەکسێکی بوومەم جەماعاتی بەگرتندا بوو گومانمان مەسەلەی گومان ئەمن نازەم کابراگەی سەر خۆی برێ گومانم لێ بیانە بەس من گومانم لێ نەبوو هیچ پێوەی دیار نەبوو کە کەتنێکی کردووە ئەم برادرە نزیک نەخێر هێز دەزانیستی بوو ڕیوی بوو یعنی خۆی مشەوەش نەدەکرد نەوەڵڵا هێز ئەنەما هەر ئەویش نییە ناڵات یەک دوو جار کە مارەنە ئیسکان بوو لەگە چەتۆی چوین جارەکێ داکم بوو داجەتۆی بوو بابی بوو چوین گوتیان ژنەکەی گوتی لە مارێ نیە لەدا گوتیان لەناو عەمامێ خۆی شارد بووە باسی کرد لەناو عەمامێ خۆی شارد بووە ئەوەی کرد ئەی ژنەکەی خۆ ئەمە ژن و مندارەکەی کە ئەوە تەمەن ژنەکەی وەڵی ئاگاداری ئەو مەوزوعی بووە کەمەمە ئەوەی کردو شوێ ئەمنی بردەکنی وها ئەبێ ئاگادار بوو بێ بەخوا ئەدی ئاگادار نەبوو ئەدی نارێتن مەمو هەر ناخۆ بەخۆی کەدا دێنێ نەیدەگوم مەمو چلۆ زەلەمانە کردی ئەوەندەوە دەرێن آخر شەهید کانەبی برێکانەبی گەورە خۆ عافیکە بەخۆی مرد گوتیان لە ئینتیفازەی خزمەکانیان گوتیان کانەبی چی زۆر دێتەوە کنت لەگەری پێگەڕۆ گوتبی نایەنم بست تۆپی نابی بێتەکنە من تازە شیلۆدانانمەوە سمعی منی برچکانەی پێشمەریێک قەدیم بوو ئازا بوو گوتەوە سمعی منی برد هەر هیچ پێنەکە دەبایە بە من برێ پێم برێتن مەمۆ شتەکە وای هەیە کچەکەی ژنەکەی مەمۆی خوشی کانەبی کچی خوشی کانەبی بوو جا دەویست بێتەوە لای ویست بووی لە ئینتیفازای ویستی بووی بێتەوە کن کانەبی لەگەری پێبزانام جیا بوو بۆ لە مەمۆ جیا بوو بۆ بەخوای نازانم بەس مەمەوەچی ئەو قەزیەیە کرد ژنە چیتکەی هینە ئەویست بێتەوە وەری نەگرتەوە نەک بستۆ یەکداری بستۆکنی بەس لەگەری پێک بێتەوە قسەی لەگە بکە کانەبی گوتبووی ئەوە هاوڕێک جێڕاوە خزمیتان گوت کانەبی خزمەکان هەموو چێنەکان گوتم باچی زۆ بێ لەگەر پێک گوتی نابی بێتەوە گوت بێەوە سمعی منی برد لە ناو حیزبی شوعی دەبووە بە من برێتن برێ ئەو قەزیە هەیە ئێستا بابینە سەر ئەمنی عام کە ئەمنی عام تەمان زۆر بەمان بینیومانە هۆڵێکی درێژە ئەم بەرەبەر هەمووی شیشە ئەمە لە قاتی دووەم بووین مەمەڕەکە ئەو لە بەرامبەر و غرفە هەیە وابزانم 4 تابق بەخوا من قاتی دووەمم دیدەمە لە دووەم چکو ئەمان دێنە خوارێ زاردار لە عەمامەکەی لە خوارێ دانگو خۆتان بشۆن قاتێک دەهاتی نەخوارێ لە قاتی دووەم بووینەمە چەندمانەوە لە ئەمنی عام لە ئەمنی عامەی 2 مانگماینەوە کوردی لێ بوو لەوێ ئەی لێ بوو بە زەوان لە غرفەت کە بوونەمە ئانارێم پێشی من داودان گوتیان کابراەک لێرە معامیە گوتبووی جیهازم پێ بە لە حدودی تورکیا جیرایمە بەس نازام چلانێک بوو گوتبی کوراگەمە 156 لەسەر یەکتان تەطبیق بە ئەعدام دەکرێن ئەوای پێ گوتبوو وەلحاصل ڕۆژی چەند بوو کە ئێوە چوونە مەحکەمە بەبیرتمەوە بەخوای ناوەڵا بەس بەهار بوو بەس معلوم داودوان 5/6 1985 ئەدام کران معناوێ زۆریش نمانەوە 5/6 بەرێ یعنی بڵێ ئێوە مانگی 4 بووە یان بەرێ مانگی 4 بوو ئەو بەهار بوو ڕۆژەکەت لەبیر نەماوەکەی چوو ناوەڵا لە بیرم نما ناوەڵا ئەمن ڕاستیەکەی دەرێم ئەم دەرەشتێک زەرەری خۆشم بی هەر دەرێم حەزم لە درۆنیە ئاساش و ئاگام لە خۆ نەبوو لەبەر داودی
باوەڕ بکە یعنی کە دەڕۆیشتم وەچی هێڕام بووم ئاگام لە خۆم نەبوو برێم ئەو ڕۆژەیە و تەرکیز بکەم و لە ترسی ئەوت زۆرتر بوو یانی ترسی خۆت نەبوو کە بەڵای ناوەڵا لێ بەو ڕای شاکرم گوتم تۆهمەکەی داودی بێخە سەرە من تۆهمەی داودی بێخە سەرە من گوتی هەر کەسە حەق خۆی وەرەگری ئەوای ئەو برادرانە ئەیانزانی کە ئەعدامەکرێن نا دەزانی بەس وان دەگوت ئەمجارێ داوت پێشبینیان نەکرد بەرێ ئەو فکرت دەگوت هاوڕان ئەوە داوت ئەمجار دەگوت ئەگە ئەمە مؤەبەد بین جێژنەمانە بەس ئەعدامین دایان بەخوانیان دەگوت دانگۆ ئەعدام دەکرێن دانگۆ ئەگە مؤەبەد بین یعنی جێژنەیە دانگوت عیز خەنی دەبین ئەگە مؤەبەد بین بەس ئەمجار داوت دەگوت لۆ خەمێ دەخۆی ئەمە لێ بوومە پێشمەرگە بکوژێم ئەو فکرت دەگوت هاوڕێیان ئەوە فاشیە فاشیت هەر ئەو هەیە ئاریوەڵا هەموو پێش بینی ئەعدامیان دەکرد چکو ئەمدا دەنگوەگە مؤەبەد بین یعنی برێبەر بووینە ئێوە هەمووتان پێکەوە درانە مەحکەمە هەموومان پێکەوە ئەمەیان بردەنا و قەفەزەکەی محکەمەی سەورە بەرێ ڕائیدەک بوو مدعی عام بوو دوو عەقید لەولای ئەو عەواد بەندەر گوتان عەواد بەندەران نەمەزانی معامیەکیش خەرچی خانەقین بوو متەرجمەکیش بوو ئیتر دیار بۆ قورئانیان خۆ گوتان ڕاست و ڕاست دەرێن و ئەو عەواد بەندەرە ئەوە ڕائیدەکە خیندیەوە گوتی سەیدی ڕئیس المەحکەمە گوتەوە مەفرەزەکی حیزبی شووعی بەکرێ گیرا و لە هەولێرێ بەرەو بارزان دەگەڕنەوە لەگەڵ مەفرەزەکی مەتووشی یەک بووینە نەگوت دەرمانمان دانێ ئەوواجە گوتی شەرقەمە گوتی ئێمە یەکێک لە جەماعەتمە بە ڕوتبەی عەریف ئەمنە کوژرا بوو گوتی ئەوانیش 4 کەس شەهید ببوون سەرباز و عادل و عەبدولقادر و کوڕشکە ناوی نەجمەدین وانە ئیلتیعاق بوون ئەوانە کوژرا بوون عەباسیش ئیتر عەتا ئێستاش غەیبە بە دەرمانی مرد ئەوان کوشتیان نازانم گوتی ئەوانەش هەموو بەدیل گیراینە جەماعەتەکەیتکە ئەوای کو ئێترەوە عەواد بەندەرەش پێ دەرێ ئەتوو بەخۆشت گیرای پێ دەرێ ئەتوو متتەهەمیان بەری تەمان ئەتوو دەرێن بەریمە بێتەوانە دەرێ بەراعەتەکەی خۆتم لۆ ئیسپات بکە سڕەگەویشتە من گوتی متتەهەمیان بەری ئەمنیش گوتم سەیدم بەری ئەم ئەوتە ئەوان جەماعەت هەموو بزانە کەس ئەمندن کورە هەر لێ گەر قسەکان دەجەرم و بزانە کەس ئەمن دەناسن ئێمە ئەمووی پێکەوتە وەڵا گوتی برایەکەت مخەڕی بەیان نەگوتم بەرێ مەخەڕ بە گوتی دە قسان نەکەی ئوسکرد وەڵا ئیتر لە پاشە من نەی هێش کەس قسان بکاتن سەگ بابە خیند و گوتی قەرەر المەحکەمە ثەورە عەلا متهم فلان فلان گوتی حوکم بالإعدام شەنقات ئەمەش وەڵا ئەم نەمزانێ مەش ئیعدامین لە کاتێک ئەمان هەردوو کرا و سۆرەکان داهاتن نازام لیوە عەرز دەمەوری بووچ و ئەمان دەگرت و وەچاتوو دەرێ کە محکەمە دەکرێت دەتبەنە خوارێ قاعەکە دادەنیشی دەتبەنە خوارێ ئەمان نەبردە خوارێ ڕاسەن دەرکەک بوو ئەمان بردە دەرێ لە سەیەکیان خڕ کردینەوە کەلمچان لە دەستیکردن و ئەو سیارە سپیەکانی نا سەلادەکە ئەمیان لە ناو وێکردی ئێوە 15 کەس بوون کە چوون قەفەزەکە بەرێ 4 کەستان 4 کەس مؤەبەد ئەمێن مامۆستا عەبدولحەمید سید عەلی و سید شێرزاد ئەو سێ کەسەوە دادون ئیلتیعاق بکەن ئەمنیش تازە هاتبوون پەیوەندی بکەن بەرێ تازە هاتبوون پەیوەندی بکەن ببنە پێشمەرگە ئی منیش گوتی ئەوە هاوکاری کردینە هاوکاری ئەو مەخەڕیبانە کردە لە هەولێر ئەوە 11 کەسیش ئیعدام بەرێ ئەی مەسەنە نیکێک لەوانە ئەو عەبدوڵڵا بۆ کە ماوەیەک پێش تۆی گیرا ئەویش هەروەک تۆ هەر هاوکاری بەناوەکاری بەس عەبدوڵڵا سارەی هەبوو عەبدوڵڵا ئەوانی برد بە شوێنی تەخریب کە ئەو ئیشەکە چالاکیەکان نەکردی عەبدوڵڵا بردبوو نێوێن دەرێ لەبەرەوە تۆمەتەکەی ئەو قۆرستر بووە عەبدوڵڵا پلە و شتی حیزبیشی هەبوو مەمۆش ئەو شتانە هەموو دەزانی ئیتر خۆ عەلاش فەقرێ بەس ئەوەندە گوتە عەلا ئەساس بەعسی بووە بوویتە شووعی بەعسی بووە بوویتە شووعی ئەویشان ئیعدامکردن خۆ عەلاج ئیلتیعاقی نوێ بوو تازە هاتوو بێ بە پێش بەرێ تەلەبەی کولیەی زراعی بوو لە کەرەچێ دەیخین خەرچی بەغدایە بوو ئەجا وەڵا نازم دیارە کاتیەوە بێ بەو جۆرە بوو بێ بەڵام عادەتەن
کە لە ناو هۆڵی دادگا کە حکومەکە خوێنرایەوە ئەوەی ئیعدامە بە لایەکە دەیبن وەڵام ئەمە هەمومانیان پێکۆچکو حکومەکان دێنەوە ناو قاعەکە لەگەر داودی ئەوها لە ناو قەفەسەکە من عەتا سەعاتەکەی لە دەستی کردو گوتە من ئەو سەعاتەی ببەوە گوتم نابەمەوە گوتم ئەم سەعات تو نابەمەوە نەدهێناوە نا بۆ سەعاتەکەی چیلیان وەڵا نەمهیناوە ئەو دی گوتی نازانمە لە دەست خۆی بوو گوتی سەعاتەکەی لە دەستی کردو گوتی ئەم ببەوە لەوێ ئیتر سارێکیان هێنا و هەمووتان لێلا ئەسارێکیانە ئەمانیان بردو لێ نازەم ئەبوو غرێب نەدی بوو ئەمان لە دێکی ناخوارێ گوتانەوە ئەحکام خاصەیە ئەمە ئەو چار کەسانی ناخوارێ ئەوانیشان بردو قاتعی ئەعدام چیتان باس کرد لەو مەسافەیە تقریبا 40 دقە ڕێ وەڵی لە ڕێئۆن دەڕۆچنەر قسەمان دەکرد و ئەو دەگوت ئەوها لەگە مەمۆی ئەوها بوو مەوها لەگە کردم و ئەوها بوو داوت گوتی مەگریە گوتە من گوتی ئەمن لێ بوومە گوتی لێ بوویمە پێشمەرگە بوو کوژرێم بەس ئەگە پێتان کرا تۆرەمان بکەن و ئەگە پێشوو نەکرا ئەوە لێگەڕەوە جەریمەکی گەورە بوو بەس خۆشمان تاوانبار بوو ئێهمال بن لە بە ئێهمالەکەی تاوانبار بن عەممە ئیتر یەکەم جار ئێوەیان دانا و ئەنجا ئەوانیان بر بۆ بەری هەمان دانا لە قاتعی ئەوم ئەحکام خاسەی غورفەکی گشکە بوو جەماعەت لێ بوو هەڤاڵەیە کوڕی عەریف عەلی لێرە ئێستەما ئەویش لەوێن دەرێ بوو ئیتر چوون لەوێن دەرێ پێڵەن مەحجەر بەرێ گوتمانەمە ئەوە جەماعەتی حیزبی شوعینەوە ئیتر پێمان خواست بوو پێرا و شان ئێستان بوون وەڵا ئەمە بدەوێت لەدا وەڵای نازەم عەفتەک بوو چەند بوو مانەوە گوتیان وەرن بروسکەی لۆ مارێ بکەن با بێنە مەهازەتان ئیتر بروسکەمان کرد و وەڵا وەختی مەهازە دەهات مارێ هاتن ئیتر هەموو برن کەسوکاری ئەو پێشمەرگەکانی جیرانە و داکو بام و خزمەکانی خۆم هەموو هاتن و وەڵا ئیتر مۆزوعەکەم لۆ جێڕەنەوە گوتم ئەو هالە بۆ مۆزوعەکە و لەو قسانە بوون ئەمنە کاتگاسی منی کرد گوتی وەرە وەڵا ئەمنیشتوم ئەمنی بدەکە زاب دەکەی گوتی یەحیاوە چێ بە هات بۆ لات گوتم بابم بوو داکەم بوو مام و خارم و گوتی نائەت و خەرکەچی زۆر هات بووەکەنە چێ بوون ئەمە هێشتا کە سوکارت هەر لێ بوون هەلا لە سدن دانیشت بوون ئەمنیان بردەوان هەر لە ساعەکەی بوون گوتم ئێستا دێمەوە کنتان وەڵا گوتی ناخەرکەچی زۆر تات بووەکەنە چێ بوون ئەمنیش پوشۆ هەبوو پوشۆ سەلس بوو عملێ معمەلە سێزی بوو گوتمەوە عملێ معمەلی هاتبوونەکەن پوشۆی هاتبوونەکەنە منیش گوتی درۆی دەکەی گوتم بەخوای سندل لۆ دەخۆم ئەو هابووە بڕێک عەرەبی دەزانم وەڵا قناعەتم پێکرد کە ئەو هابووە گوتی بیبەن ئەمنیان برد لە غورفەچیان کردم وەڵا گاسی مامۆستا نانگەڕانەوە وەڵا لە دوو من چوون مامۆستا عەبدولحەمید و سەید عەلی و سەید شێزادیشان هێنا وەڵا ئەوانیش لێیان پرسی بوو چێ هات بووە کنتان و ئەوانیشانینە ئەمان لە ژۆرێ کرد ئیتر ڕاست لە ژۆرێ ئەو دەداکەم بۆ دادێژە گوتی هەر چاوەڕێمان کرد گوتی جەماعەت لەوێن دەرەسە نەکورە گوت بیان بڕۆ نەمان ئەوانیان برد تازە نانێنەوەکردنەوە وەڵا ڕاست هات بوونەوە ئیتر مەهازەی دووەم دیسان داکەم هات بووە کوڕێک ناوی یعنی ئەمە ماوەی چەند بەیەکەوە من لەگەڵ دایکت و بەخوای ئەوها لە ڕەنگبی دەدەقێک دانیشتم هەر ئەوەندا ئیتر ڕاست دەمەیان بن وەڵا تۆ پێڕاگەیشتی بڵێ پێم گوتم ئەوها بووە ئەخرەوە پێشم نەگوتی گوتم ئەوها بۆ مەمە ئەوها بردنیێتی و دەرمانی دانێ ئەوها کردە و داودی ئەوها گرتێ و حتا کە گوتم بە داکەم گوتم برێ ئارامی لە هەولێرێ نەمینێتن ڕسمیان گرتێ و ئەوانیش دەگرن و ئەو قسانەم عەمولۆ کردن ئەمە یەکێک گوێی لەم قسانە بووە کە تۆ ئەم قسانت کردووە نازانم گوێرێ بە ئێستا برایەکی شاکری ئەوەی ئارامی بەگرتندا ناوی کاکر بوو هاتبوو ئامۆزایەکی مەمۆی هاتبوو بابی ئامۆزای مەمۆیە هات بۆ مەهازەی چیژە مامەچی منی لەکنە هاتبوونە مەهازەم ناوی عەچیمە
هات بنە مەحازم ئێوە بۆ دەستان لە دەستی ئەوانە بەرنەدا آخر ئەو یەکەوت بوو ئەوان وەڵا على ئەساس ئەوە زاوامانە هاتبوو ئەو کاکل ئامۆزای با مەحەق هاتبوو ئەمیان هاتبوون لەوێ هاتبوونە مازەکە بەزنا خۆی ئەوان نەچبوونەوە هەولێری عتا بچەند خەبەر بدەن هەر لەناو ئەمن آخر لەناو ئەم بەز ئەبوو غرێب لەناو ئەبوو غرێب هەر نەسابوون لەکنە من بچەند خەبەر بەس لۆ هەیە ئەمنی هەولێرێ مەمۆ گوتبی مێرن مەحازەی بکەن بە کەشم نەبێ قەزیەکە علاسە لەکنە خوانەوان گوتمان کەس قەزیەکە هەروانە هێنی ئەوان کەس بگرن ئێتر ئەمان لە زۆرێک کرد مەحازەی دووەم داکەم هات بۆش کوڕێک ناوی لەتیفە خەرچی باغەمرەی بوو ئەویش نمای خۆ عافیکە سۆسەرس بووگیرە لەتیف گوت بێداکەم پلە بڕۆن هەڕوونەوە یاوان جارش کە مەحازە و شتیان نییە نایان بینن ئەوانیان برتە قافەکان و نایەنەوە ئێترە لێ بنوەڵە ئەمە و عزبی داوای لێبوو بەس ئەمە ئەو چارکە سەبەتەنێ بوون بەس قاعشکە گەورە بوو برێن ئەوە ئەم بەرامبەر یەک غورفە بوو لە ڕوکنەکەی قاعچی گەورە بوو غورفەی گەورە بوو هەموو عزبی داوا بوون ئەوانە وەڵا شەوەی مامەستا عەبدولحەمید گوتی یحیا جێمان لێ بوو یعنی دەنجی خەرچی دەها لە مەمەڕەکەی بۆ زعدەکەەوە بە لۆ مادشتی گوتمان بە مرازعاچی بکەین بە زابتەکەەوە بە مراقی وەختی مواجه دەهاتەوە گوێتان لێ غەرمە غرمی خەرچیمان جێ لێ بووە ئەوە با من تۆزە ئەمە ڕوونکەمەوە تخوا ئەوە کە ئێمە لە دیوی دەرێ بووین من یەک دو ساڵ دوای ئێوە لە ئەبوو غرێب بووم بەرێ ئەو شوێنەی کە تۆ پێڵی قافەکان کۆمەڵی قاعی داخراون بەرێ ئەوانە بە هیچ جۆرێک بۆیان نەبوو بێنە دەخێر دەرێمان نەبوو نەمانەزانی کێن ئەوانە بۆ لەوێن قەزەکەیان چییە ئەوان وەکێمە بەرهەتاویان نەبوو نەدات نەحەوشە هەیز ناوەڵا بەس قازانی خواردنەکانمان نەبینی کە بۆیان دانان ئەو مەنجەڵە گەورەکان بەرێ مەسەن قاعی ئێمە کە قاعی دوو بوو وابزانم چواریان دانا بۆ ئەوانە هەندێکیان دوو مەنجەڵی گەوریان دانا هەندێکیان سێیان دادەنا بە پێی ئەوە دەمازانی کە چەندی خەڵک تێدا ئەو قاعانە ینی بە مەزەندا حسابمانە کرد نانێژ ئێمە بیان بینین سەرەوەی خواردنەکان نەدەدیت کە خواردنەکان تەوزیع بکەن هۆڵەکە مەمەڕەکەیان دادەخست بەرێ ئێترێمە هیچمان نبینی ئێمانە کردە ژوورەوە لە مەمەڕەکەی دەرکەی غورفەکانە داخی ئەو دە مەمەڕەکەش لۆ دەرێ دەرکەچە بوو ئەویشان دادەخست وا بوو بە ئەویشان دادەخست کەواتە تۆ مەراقی بەچی لێ بوو ئەبوو خەولە موسراوی بوو زمانی گۆژێ ما بوو وەلا لە قافەکەی بوو لە کنەمە هیچ ئاگەمان لە قاف نەبوون بەس گوێمان لە ژاوەژاویان بوو ئەبوو خەولە و عاربەشکە ڕەسەن شعیب ئەو دۆ مەراقی بوونێ ئێوەیان کردە ئەم قافانەوە بەری ئێتر لەبەر نەت کە ئەمەیان بردەوێ و حتا بەربووین ئەومان نەدیت قافەکانی شەمی لەناوە بەری ژووری بچوو بچووکە و ئەو شیشە دەرگاکانی بەخوای دوو تابە بەس دەربێ قوتەمان لە پێ بوو هاوینێ ئەندە گەرم بوو لە گەرمان چەند مایەوە لەوێ لەو قاف سارەک و مانگێک لەو قافانە بووی ئارەوە سارەک و مانگێک لەوێ بوو هەر سارمان زۆر زەحمەت زەحمەت وها مامەزە حاوینە نەدەنووسین عتا بەرەبەری بەیانیان ئەگە بڕێک بنووسە لە گەرمان نەدەنووسین ئەندە گەرم بوو ئەوەیان کردین هیچ پانکە و شتێک نەبووە ناوەڵا بە سەقفەکە هەبوو بەو دوایەی ئەمە دووسێ ڕۆژان لە غورفەچیان کردین گەلە گەسکەبارە ئیسی نەبوو ڕۆژە گوتمان دەمرین سید علی گوتی منوان خۆم لە خۆ دەستێنم خۆی لە خۆ چوان ڕم لە دەرکەمان دەرکە یعنی حرس لە عسکەری سزنەکەی پێدەرێن سزن شاقا یعنی گەلە گەرمەی ئەو هەمانە سید علی خۆی لە خۆ چوان وەڵا لە دەرکەماندا وەڵا ئەوە هاتن ئەمنەکە مەراقیبەکان و وەڵا دکتۆرە کات و گوتی ئەو دەرکان بە هەر لێرم بەس دەرکەکان لۆ بکەنەوە با دەرکەکە وارابی دەرکەکان لێکردینەوە لەدا دوو ڕۆژ پێش ئەمان بردە غورفەکی گەورە بوو ئەمان برد لە غورفە گەورەکەی بوون هەر سارمان وەڵا کاک یەحیا من ئەمە یەکەم جارمە کەسێک ببینم کە لە قافەکان بوو وەڵا ئەمە ئەو چارکە سەر لەوێ بوون کوردی تری لێ بوو ئەو قاف بەرێ بەس نەمان دێتن بەس ڕۆژێک مەجموعەتیانە غورفەکانیان بەرامبەری مامۆستا عەبدولحەمید قسە لەگەکردن ئێزیدی بوون مامۆستا عەبدولحەمید گوتی ئەمە شوعینەوە گوتی
لە قاتعی ئەعدام بوون حکومەکان دابەسی بوو نازان سوحات بوونەوە دەرێ گوتی چیهانتان برای داودینە مامەسا عەبدولحەمیدیش بەمنی گوتی ئەوە هەوا یەکە چەند گوتی داوت چیانە گوتی وەچلو ئەعدامی بردیان گوتی بە کەلەمسەی لە ناو دەوی ئەمنەکەیدا یعنی ئەوان لەوێن دەرێ ئەوانیان دیتبوو تا ئەو ڕۆژەش کە تەنفیز کرابوون هەر ئەوان لێ بوون هێشتا بڵێ بینی بێنن ئەوان دیبینینان ئاکەل و ئەعدامیان بردێت تەنفیزە زویان ئەعدامکردن نانێشتنەوەندە تۆیتە دڵنیا بووی کە ئەعدام کراون ئارێوەڵە ئادی ئەی ئەم خەبەرە چۆندایە داکت کە ئەعدام کرا کە هاتن بۆچی بەر بووم ئەو جا بەچی نێ گوتمان ئەعدام کرانە خۆ نەخۆ داکم ئەم داکم نەدید عتا بەر بوو بەس لە مواجە ناڵی با لە مەحەزێ گوتم حکم بە ئەعدام بوو ئەوان خۆ ئەوان ئەمار عەفتەک لە ئەوەی ماینەوە بروسکەما کە تاتنە مەحازەمان ئەزانم یانی جارێک دایکت بینی بۆ دەداقەوت داکم بینی داکم و بابم بوو خارم بوو مامم ئەوانە هەموو هات بوون بابی سەتۆی بوو داچی سەتۆی بوو لەوێ پێدوتن کە داوت ئەبەرە پێم گوتن ئەو هابوونە حکم بە ئەعدام بوونە ئەو هاان بەسادەوە ئەو هایگو ئەو هایگو هەموم پێگوتن هەمومان پێگوتن بەڵام تەمەەن دوایەکی ئەعدام کران جەنازەکانیان نەدانەوە نەعتا سەدام ڕخوا تا 2003 ئەوە سەدام ڕخوا کە سەدام ڕخوا دەوێت جەنازەکان ئارامی برام لەگە دوو کەس کە چوو لێ جەنازەکانیان هینانەوە لەکوێ هێناێنەوە بۆخوای لە قەبرستانی نازانم چێ گوت ئانام قەبرستانێکی گۆ لە بەغدایە گوتی ئەلەوێ شاردرا بوونەوە کابراک لێرە چوو بوو خەرچیا و لێرە بوو لە دوو جەنازە خۆی بگەڕە قەبرە چەرکۆری بوو ئیشەی داودی دەرچوو بوو ئیتر قایشەچیان لە دەستی بۆ چ سعاتی بە نیش دوورا بوو ناو و عینوان و خەرچی چ شارێکی هەمووی تێدا بوو وەڵا ئیتر ئیزاعیە گرتووی لێرە لە تەلەڤیزیۆنی براوی کردەوە ئیتر جەماعەتی حیزبی شوعی ئارام و دوو کەس کە چوون وەڵا لێ ئارام گوتی سعاتەکانە سە قەبرەکەی داودی دانابوو گوتی و مادیتەوە ئەوانی هیچکەشیان هەموو هەر کۆری گوتی هەموو لە ڕێز یەک شاردرا بوونەوە هەمیان دەرینان و بەس هێسک بەس هێسکە کە بوو لە ناو تورەگەیان کرد بوو هینانەوە لێرە لەکوێ بە خاکتان سپارن قەبرستانی حیزبی شوعیە گردە ڕەشێ تۆ ئیتر دوای ساڵ و مانگێک بەربوون هێوارەچێ ئەو بەر لێبوردنی بەرێ تاوێت کەوتن 86 ئەو ئەبوو ئەوە ڕەسەر شعێ پیاوەکی باش بوو خەرچی ناسیرەی بوو هەموو دارێ بەدزی ئەمنەکان ئەگەنێنە بە ئاوی ساردی لۆ دەینە چکو ئاوی گەرمیشمان دەخوات ئاوی ساردی لۆ دەینان چ شتێک لەبەر ئەمنەکەمە بە مەسەد تەماتە شتێک دەیدانێ ڕۆژە گوتی کاکە ئەنگۆ عەفو شملتان دەکا بەرە بن ئەمنەکە بێنەگون لە دوا ڕۆژێک ئەمنەکە گاسکردین گوتەوە ئەنگۆ بەرە بن سەید ڕێز عەفوویدا و بەردەبن و دەستنەوە هەولێرە عەرەکەی نەکەن و جوولەی نەکەن و ئیشە خراپ مەکەن وەڵا هەر چارمان وەڵا ئەمەیان ڕۆژێک دۆ ڕۆژ پاشترێ ئەمان هینا ئەوجەوەچی ئەمان دەردێنێت دانگۆ سەدل مەمەڕ ئەنگویان لە زۆرێ دەکەن غەلق المەمەڕ ئیتر خەرگەکانە ژۆ کە ئەمان برێ سواری لەنگۆرۆزەش ئەمنە سایق و یەکەش کە من داریش بوو وەڵا ئەمان هیناوە لۆ هەولێرە شەو بوو گەویشتین ئەمان برد ئەمنی هەولێرێ لەوێ دارە زابت خەفەر بووە نێ نەمان دەزانی زابت خەفەرتێ تەمەشای سدری کرد گەڕا گوتە و ناوانە لە کنەمەنینە عادی ئەمنیشمانە بەس یەک وەرەقەی دانێ گوتە من مارتانە چێ گوتم گردە ڕەشە گوتی عادی عنکاوەیە سبەی بڕۆ عنکاوی ئەویت کە بڕۆێ هەر چارمانیان ئەوە کردو وەڵا لە سبەنە ڕاست دێمدا چوومە ئەمنی عنکاوی ئێتر لەوێن دەرێ مدیرەکە گاسی کردم و گوتی ئەوە ئەدو چیشت بەوانەیە کە تێ دوان و ئەوانە بەکرێ گیراون و وانە مخەڕیبن و گوتی وازیان لێبینە داش کە بەینەمەکەەوە سید ڕێز ئەتو عەفوو کردی و ئیتر ڕسمیان دەگرتم لە پێشەوە لە تەنیشت و لەوەی و خەچیت کەشی لێ بوو ئەوانش بەرمون وەڵا گوتم بەسەر چاو یەک دوو هەفتەنەوە سەردانم دەکرد دەگۆ وەرەوە دەبوو بچی بۆ ئەمن ئەمنی عنکاوی لە دوای ڕۆژێک پرسیم گوتمەرە چوومەکەن عومەر عەسەنی
گوتم عومەر دەمە جاش گوتی لۆسێ دەتەوێت ئەوەی لە مەمۆی بکەی گوتم ئەرێوەڵە ئەدی گوتی بەخوا سەهوی حیزبی شوعیتی لەگەر نەکە بەتەمای لە پەنای منەوەی بکەی گوتی لەو شتانە سەهوی گوتم ئێدە عومەر مادەم ئەدەم کو جاشاتی دەکەم ئەو برامی ئەعدام کرد حکومەت وەڵا ڕاست چوومە سیاوی گوندەکە سیاو لێرە لە شەمام چێ حیزبی شوعی لەوێ بوو ئیعلام لەوێ بوو چوون بەگەریان کرد بوومە پێشمەرگە ئەمە دوای چەندێک ئازاد بوونت وەڵە وەبدەم ماگەک ماگونی وەک لە مارێ دانیشتم چون بوومە پێشمەرگە ئەی ئیتر ئەی کەس و کارت ماڵتان لێرەیە نەکەوتنە ژێر زەختی ئەمن و ناوەڵا کوڕەکەتان و ناوەڵا سەید ڕەیز فرزەی هاتمەوە داکم وەی گۆگۆتی ئایڕۆ ئەوە چووی بیا پێشمەرگە هەندە سنەکە مندارت لۆ بەخێو ناکەم دوو مندارمە بوو گوتم منداڵیشتە بوو گوتم ئێدە باشە ناسمەوە گوتی ئەتو چەند ڕۆژە لەگە پێشمەرگان لەو گوندانە دەگەڕێ گوتم بەرێ گوتی دەتەوێت نشتەوە بێن بتگرن هەر بڕۆ وەڵە ڕاست ڕۆشتم ناڵە مختارەکە بوو لە دارەتی علی مختاریان پێ دەگوت ئێستا دەجێرتەوە دەگوت دیعە ئەمنی بنە سراوی هەموو دارێ دەگوت وەچی تەسمیریش ببووینەوە لە هەشتا تەسمیر بووینەوە پێشمەرگە ئیسعابی کرد و عدودی گوتی ئەمنی بنە سراوی دەگوت دەچینی یحیا و ئارامی دەبێنەوەوانە هەر شوعینە وازنانیان لە شوعیان دایان کوژین گوتی ئەمن نردەم گوت کورە فەقیرن وارە خۆیان کاسبی دەکەن و وازیان هینایە تو لە هەشتاش کاتی تۆ نەگوت تۆ عەفوو کرایی بۆچی با وەچی عەفوو کاتمەوە نەوێران بەتەنێ بچم عومەر عەسەنم لەگەرە خۆم برد ملازم عەبدولسەلام هەبوو لە ئەمن مەسئولی شوعبەی شوعی بوو گوتیە من گوتی سەید ڕێز ئەتوێ عەفوو کرد و ئەوەی کرد و ئەتو نەرگو بەگە مەخەڕیبان ناکەمەوە لۆ ڕۆشتی گوتم ترسام لە مەمۆی گوتم نەخۆ دیسان بووم کوژیان بەگرتنم داتەوە نەخۆ گوتم ئەم نیزەوەکەم لەگەر حیزبی شوعی نما گوتی بە هەر شوعی گوتم بەخوای ئەم سەرچیشمی ناتەوە شوعی بعد بم گەرن دەمکوژن گوتی ئەتو هەر شوعی گوتم شوعی نیمە گوتی شوعینی گوتم ناگوت دەزانی کوت پێ بڕوا دەکەن گوتم بەرێ گوتی وەرە دەرنێرینە ناو حیزبی شوعی بڕۆ دوو کەسان بکوژە وەرەوە ئەمە بڕات پێ دەکەنە تو شوعینی گوتمە من نازام شوعی لە چێنە گوتی ئەمە دەدنێرین گوتی دەدنێرین بە سەلامەتی بچوو بێەوە لۆ ناو شوێن جێیان پێ دەزانی و دەشن نێرین بە سەلامەتی گوتم ناتوانم بچم گوتی وەڵای ئەنگۆ هەر شوعینەوە هەیکو ملازم عەبدولسەلامی نابوو لە ئەمنی هەولێری بەڵامی تر عەفووی هەشتا و هەشت بوو عەفوو بوو هەینێکە لێبوو ئارامی برام ملازم عەبدولسەلام گوتی ئارام لەناو گونیان ئەودا ئارام لە من کورتترە دە گوتی لەناو گونێ دەور گوتی دەمان کوشت لە بن تازیبی بەس گوتی ئەمە گوتمان ئەعدام دەکرێت لۆ لە بن تازیبی کردی گوتی بەزەوە سەید ڕێز عەفووی کرد و وابەر بوو ئەو بەر عەفووی هەشتا و هەشت کەوت ئارام بەڵێ نا ئارام نارێن مەرسومی لۆ دەرچوو ینی بە لێبوردنی گشتی نەبوو ئارام و ئارام گوتی ئەمن و پارتێک و یەکێتێک ئارامی شوعی بگوتە و سێ کەسە سەدام مەرسوم جەمهوری لۆ دەرکردبوو بەر بوو دەرێن وەڵای نازەم دایان گوت ئەمجارێ سدلی ئەعدام بسە پێش سەدامی هەندەکان عەفوو دەکەوت بەس ئارام گوتیۆن دەر لە مری پرسی گوتیان ڕایت کاکرد چیتووە گوتی ئەمنیش گوتم خزممانە ڕایت کاکرد گەردی ئەمەشکردن گوتی هەر لۆ خمۆم گوت و ئەو دەنازانم خزمەکان و ئاستان پێکرد بوو نازانم بەس گوتیان بەس ئەمن کە جیران بەخۆشت جیرای واسە و ماستە درۆیە تۆمەکە لەسەر بی لە کابراایك بە بەلاش بگیرە ڕەنگبی بەواستە بەربی بەس تۆمەت لەسەر بیتن بەخوای نازام چێش واستت بی بەرنابی بەڵام مەرسومی جمهوری ئەی خوارد بەری مەرسوم جمهوری سەدام کە بەخۆی خۆ کابراایك ئەعدام دەکرێت سد لە دەست بێ حتا سەدام تەوقیع نەکە لەسەر تەنفیزی خۆ تەنفیز ناکە دەبی ئەو تەنفیزی تەوقیع بکە بەهەرحاڵ تۆ لەم دوای هەشتا و هەشتی شکاتی تۆ مەمۆ هەر لە هەولێر بوو هەر لە هەولێر نەتبینیەوە ناوەڵا مەمۆم بدە ئەمجادم گۆ بیبینمەوە هالا ئەگە بۆچی ئەوانەی خۆ دەتەقێنەوە خۆم بتەقێنمەوە دەچمە ئەوەی بەس نەمدی لە هەولێری مەمۆ زۆر بە عەزار بوو بەو دوایەی کە برێن لێرە ئینتیفادە نەبوو ئەحمەدی سەدام مابوو ئەحمەدی برای عومەر عەسەنی گوتی لە بەغدایە بوو گوتی یا ڕسوا بوو دەیگوت دەچوو لە چای خانان ئەچوو دەناسیتندا دەکنت پارەی چای لۆ بدێ دەگوت بایعی وەردەگرت سارەی نەبووە مەسارەمە دەگوت دوو کۆران لەو لای ماری خۆیان دەگوت لۆم دانێن ئەوە لە بەغدا دەگوت لەوێش دەگوێنێ دێت ئەمەش ماری ببینن
لو هەندێک گەلک بیژی بوو یعنی زۆر 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 بیژی بوو لە بەغدا لە ئەمنی ئەمە کاک یحیا سپاس دەکەم کە بەشداری ئەم پۆدکاستت کرد بە خێراتی سەرچاوم دەکەم کە ئومەدادێن ئەو قەزێل و خەرک ڕوونکەینەوە چۆن بوو بەڵام هەرحەڵ کاتێک خۆش بۆ هەموو لایەک تا میوانێکی تر و تا چیرۆکێکی تر کاتێک خۆش